گەنجێک دەڵێ لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتە بووم قورئانم دەخوێند پیاوێک بە بەردەما تێئەپەڕی ئەڕۆیشت و ئەگەڕایەوە هەموو جارێکە دەڕۆیشت و دەگەڕایەوە سەیرێکی منیە کرد وتم باشە ئەم پیاوە بۆچی سەیری منەکە کەسێک تۆ دامشی کەسێک بە بەردەم تا بڕوات هەموو جارێکە دەڕۆیشت و دەگەڕایەوە سەیرێکی ئەم پیاوەی دەکرد قورئانی دەخوێند ئەڵێ چەند جارە سەیرم کرد وتم برای بەڕێزم وەرە چی ئیشێکت بە منە من لە خزمەتام وتی برای بەڕێزم من ماڵمان لێرێ هەردوو دەستم سەناعەیە دەستی یەکوی سەناع بەستێکم هەردوو دەستی خۆی نییە هەردوو دەستی خۆی نییە وتی ئێستا حالیان بێ دەستنوێژم دەستنوێژەکەم شکاوە تخوا خێر دەکات دەستنوێژەکەم بۆ بگرە سبحان الله ئەم هەموو نیعمەتە بەسەرمانەوەی هەڵی خوابی بڕێ خوابی بڕێ کورە خوالێتی ئەسێنێتەوە ئەگەر لە دنیا شەوی لە قیامەت وڵات لێکاتەوە لەسەر ئەو هەموو ناز و نیعمەتی بە تۆی بەخشی و ناڵ دەڕێ خوابی بڕێ مەکەی ژیانە ئێگەر وەکو ئەم داماوە بی چێکەی ئێگە بەس سەرت ئیش کات چێکەی وەڵا لە ناشکوری زیاتر هیچ ناکەی تۆ دەستی نییە خێر دەکا براکەم دەستنوێژێکم بۆ بگرە ئەڵێ بردم سەراویشم پێ کرد چکۆ هیچ حالێکی نەمابوو دەستنوێژیشم پێ کرد بیرم کردەوە ئەم گەنجە داماوە ئەبێ بۆ هەموو دەستنوێژێ تەکلیف لە خەڵکی بکە ئەبێ بۆ هەموو نان خواردنێ تەکلیف لە خەڵکی بکە ئەبێ بۆ هەموو جلگۆڕینێ تەکلیف لە خەڵکی بکە بۆیە خوای گەورە تەندروستی پێت بەخشیوە سپاسی خوا بکە بڵێ خوایە لێمی نەسێنیتەوە لەوانەیە تووشی ڕووداوێک بی هەردوو دەست و قاچ لە دەست بدەیت خوای گەورە ئەم نیعمەتانی پێت بەخشیوە ئەم شتانە کە باسی دەکەین بۆی بەخۆماندا بچینەوە ئەم ناشکوریە کۆتایی پێبێنین ئەوە نەمان ناشکوری کرد خوای سەرگەردانی کردین بەهۆی تاوانەکانمانەوە کێ دڵی خۆشە ئەمڕۆ گشتی بەهۆی تاوانە و گومڕا بووە ئاگای لە خۆی نەماوە بەهۆی مۆبایل و ئەنتەرنێتەوە خەڵکی هیچی خوای لەبیر چۆتەوە نیعمەتی خوای لەبیر چۆتەوە دەی سپاسی خوا بکە کە تەندروستی کەسانێکەیە ڕۆژانە دەرزی لە خۆیانە دەن پێویستیان بە حەب خواردنە ڕۆژانە نەخۆشن کەسانێکەیە گورچیلەیان غەسل دەکرێ کەسانێکەیە گورچیلەیان گۆڕاوە ناتوان شتێک بخۆن بە دڵی خۆیان کەسانێکەیە بڕۆ نەخۆشخانەکانەوە بە تایبەتی نەخۆشخانەی سەرەتان خوای گەورە شیفایان بدا مناڵێک ئەبینی گەنجێک ئەبینی لەبەر نەخۆشی پیر بووە پیر موو بەلاشەیەوە نەماوە لە ترسی مردن پیر بووە تەمەنیشی 15 ساڵ بڕۆ شوێنانە و ئەو کاتە دەزانی تۆ چەندێ بەندەیەکی خراپی خوای کاتێک دەڵێ خوابی بڕۆ مەکەی ژیانە بڕۆ ئەو شوێنانە بۆی بزانی تۆ چەندێ دواکەوتی و چەندێ خوانە ناسی خوات لەبیر چووە تەندروستی سپاسی خوا بکە با خوا لێت نەسێنێت و سەرەتان و دەردت نەکات ئەو کاتە حەچی دنیاە و معاشی تۆ بە قیمەتی چییە